هەموو لایەکتان باش. ئێمە زۆر جار ئەبیستین ماڵە خەسوو بەرامبەر بە بووک چۆنن. زۆر جار بووکەکان ڕەنگە گلەیەکیان هەبێت لە خەسوەکانیان یاخود لە خەزوورەکانیان یاخود لە با بڵین ماڵی باوشی مێردەکەی. بەڵام ئەم جارە ئێمە بەرنامەیەکەکەین لە ماڵی خەزوورانی زاوە. ئاخۆ ئەبێ ماڵە خەزووران چۆن بن. زۆر جار ئەبیستین یاخود بینیومانە لە ژیانی خۆمانە کاتێک کە کوڕێک ئەچێتە ماڵی کەسێکەوە و تازەیە ئەم کوڕا ئەبێ بە زاوایان ئەوە ڕەنگە ئەم کوڕا نەختێک شەرم کاچێتە ماڵەکەیانەوە نانێکم بخوات. بەڵام زۆر جاریش ماڵە خەزووران و خەسوو هاوکار نابن لەوەی کە ئەم کوڕا پەیوەندیشان لەگەڵا هەبێت و وەکو کوڕی خۆیان سەیری بکەن و ئەمیش لە ماڵەکەیان مرتاح بێن. ئەوە ئاواڵزاواکە لەولاوە بۆستێ ئاوازاوایەکەیە کە پێشتر زەواجی کردووە لەگەڵ کچەکەیانە و یاخود لەگەڵ کچێکی تریانە لەولاوە هەستەکە ئەم کوڕە گەورەی ماڵەکەی و بە گۆرێ سپێ نایلۆنەکانەوە دانیشتووە و پێڵاوە لە ماعەکانی ڕەشەکانیشی لە دەرەوە و قاچی خستۆ سەرقاچ و زوو پۆزێکرەیە بەسەر توایە کە تۆ زاوایەکی تازەی. زۆر جاریش لە خۆیەوە تووڕە ئەبێت یاخۆی قاچ سەرقاچ و جگەرەشە کێشەیە بەدەم جگەرە کێشانەوە تعلیق لە تۆیە کە تۆ تازەیت و کە گوایە تۆ قازێکی لە ماڵەیە. ئێمە ڕای گەنجەکانە پرسین. ڕای ئەو کەسانە ئەپرسین کە بوونەتە زاوا و ئاخۆ ماڵە خەزوورانی چۆن لەگەڵانە. ڕای خەسوەکانی شەپرسین. ڕای بووکەکانی شەپرسین بزانین ئەوان دایکیان چۆن هەڵسوکۆتەکە لەگەڵ زاواکانیانە لەگەڵمان نابن. زاوا زێڕینەی پژمل ڕێکناوی ملی درێژ کرد بۆ ناو ئاوایی خەسوو بە زاواکەی ئاوا بەڕاشکاوی بە بێترس زۆر جار پیاوە ئەترسێلەوەی کە زەمی یەکێک لە ماڵی ژنەکەی بکات. ماڵە خەزوورانە چۆنن پێش هەموو شتێک؟ وەڵام من ماڵە خەزوورانم ماڵی مام من پێشوی ماڵی خەزوور من ماڵی مامە یان خێزانم ئامۆزامە کچی مامە ئیتر یان ترسی لەوە زەمیان بکەم من لەوە بترسم زەمیان بکەم چۆن لەگەڵتا زۆر باشن لەگەڵەوە باشن زۆر باشن یان زۆر باشن بەڵێ کوڕی خۆیان سیرتەکەن بەڵێ ئەزانین چۆنە ئینسانەکە سەر شخصی خۆی تۆ باش بە بەرامبەرەکەت باشە بێ خراپی تۆ باش بووی توان هەر خراپبوون بتۆر ئەوانش بوو باشە بن لەگەڵتا بەچی باشە بن کەسەی تۆکەن هەر باشی ئەوانی بۆ خۆمان مەزبوور باش بن ئەگەر مەزبوور نەبوون باش بوون مەزبوور نەبوون وەردە لیان دوورکەیتەوە عنی تر قەت بیستوتە مەسەلەن ڕەفیقێک ماڵە خەزوورانی خراپ بێت لەگەڵە بەڵێ لە زانین چ خراپبوونەکە لە خەسووەوە خەسوەکەەوە بۆش نەکەن نەبووە خەسوو یانی زاوای کردووە هەندێک قسەشی بۆ قسەی کچی خۆی کردووە لەوە بۆ تا عازیبوونی و تێکچوونی لەگەڵانە. ماڵە خەزوورانە چۆنن لەگەڵتا؟ والله زۆر باشن زۆر باشن لەخوا بەزێبێ چی بۆ ماڵیان بەتاچیت هەموو ڕۆژێک ناوەڵا بەپێی کات هەفتەی جارێ دوو جار ئاوەڵزاوات هەیە بەڵێ لەگەڵ ئاوەڵزاوەکەتان علاقە و چۆنە تۆ لەگەڵ زۆر باشی کامتان لە هەمیان خۆشەویستترن لای وەڵی فەرق ناکەن فەرق نابێنەوەڵە تەعاملیان لەگەڵ تۆیان باشتیان لەگەڵ ئاوەڵزاوەکەتان هەز ناکەم فەرقکەن بەڵام بە حکمیەوەی من نزیکترم وەکو خوێن و گۆژلیان ڕەنگە من جیاوازترم بەڵام وەکو کە فەرق ناکەم بەڵام لەوانە حوبی من زیاتر بێت چکە من مامە بەدرە لەوەی خەزوور ئاوەڵزاوت هەست مەسەن بە بێتاقەتی ناکە هەست ناکە کە مەسەرەن فەرامۆش کراوە هەنێجار فرامۆژ نەکرا من بەنسبەت خۆمە بەڵام ئەگە فرامۆژ کرێت فعلا ناخۆشە چکە تۆ لە هەموو دنیای وایە بەدەر لەوەی کە تۆ ماڵە خەزووران بێ کەسی چکە ینی جیاوازی ناخۆشە چکە هەمانی ئینسانین لەسەرێکەوە دەمێکە ژنێنەوە بەڵێ لەگەڵ ماڵە خەزووران تا چۆنیت بەڕاشکاوی ئەوان چۆن لەگەڵ وەڵای من ماڵە خەزوورانم خەڵکێرەنین ئینگلیزن بەڵێ زۆر باشە لە دەرەوە لە بەرتانیای بەڵێ بەریتانیا ئەوان چۆن لەگەڵ تا باشن ئەوان احترامی کەڵچەرەکەی منەگرن یعنی احترامی دینیشتنی منەگرن احترامی ئەو شێوازەی کە من تیاژمەیگرن زۆر باشن لەگەڵمان تەنانەت کە لەوێ جامی هەشتم تاوا کرد زۆر یارمەتیانە وەکە ژنی ژێنی لەوێ قانونە ماڵی ژنەکە هەموو شتێکە بێ خۆیان سازیکەن تەرتیبیکەن هەموو حەفلات و هەموو شتەکان خۆیان تەرتیبیەکەن بووی بە خەسوو نەوەڵای هێشتا نەبوو ئەگەر بووی ببی بە خەسووی شەڵات چۆنەبی لەگەڵ زاواکەتە وەڵا باشە بم بەڵێ ئەرە وەڵا وەکو کوڕی خۆم سەیرەکەم وەڵاهی کە کچەکە و بێ زاواکەشە بێوە نیە کچەکەی نیست ئەنج زاواکەینە بەڵێ لەخوا بەزیابێ زاواتان هەیە بەڵێ
کچیاوە بەشوو بەڵێ باشە لەگەڵ زاواکە تا چۆنی ماڵاشکر باشی نەخوا بەزە باشی ئەحەمد شتی جوانی بۆ لێنی ماڵای ترە چێخوا بیا ئایترۆ بارەزی خۆیتی بڵم چی لەگەڵای باشیت نەخوا بەزە دانیانەکەیت بەقابلە وڵای ترەوە هەچ کەس کەوتۆتەوە سەر ڕاغاتی خۆی و ئیسانەتی خۆی ئەبێ خەسوو چۆن بێ لەگەڵ زاوایە وڵای ترە گەر خەسوو چۆن کوڕەکە خۆشەوێ بێ کچەکەش خۆشەوە وانە چۆن کچەکە خۆشایە بێ کوڕەکە ئایدە کوچە زاوەکەش فەرقی چیە تۆ زاوەش جێڕێز و احترامی خێزانەکەتە کچەکەتە لەگەڵ زاواکە تا چۆنی وەڵا وەک براکانم سەیرەکەم خۆشتەوێت زیاد لە حەد دایکت چۆنە لەگەڵ مێردەکەتە زۆر زۆر باشە لەمە زیاتی خۆشەوێت وەڵا ینی مەسەن کە ئەچیت بۆ ماڵیان هەستەکەی دایکی احترامی مێردەکە دەگرێت زۆر زۆر لەمە زیاتر بەچی هەستی پێکرێت لەبەرەوەی ئەمە جار کە بڵێن قسەیەکمانە بێ زیاتر پشتیەوە گرێت هامن مشکلێکتانە بیان کێشتێکی بەڵ شتێکی بەسیت ئەڵێ ئەو خەتای ئەو ڕاستەکە خەتای تۆوە ئیزاواکە باڵی مێردەکە و چۆن لەگەڵ ئەوانە تەعاملی زۆر زۆر باشە ئاوەزاوی هەیە نەخێر تۆ تاقانەی بوو نەخێر خوشکیکەم هەیە بەڵام زاواجی نەکردە نەخێر کە زاواکەتان هەیە بە ماڵی ئێوە هەستەکەی مرتاحە لەگەڵ دایک توانە مرتاحە بەس تۆزێ شەرمێنیشە بەڵێ بۆچی شەرمەکان لەبەرەوەی تازەوە نیە تێکەڵای عیلەکەی من تازە زاواجم کردووە وڵێن تۆزە شەرمێنیش هەیە لە بینی عیلەیە زاواکەتان هەیە بە ماڵی ئێوە هەستەکەی مەسەندایک گەرمیتیا هەیە بۆ زاواکە تا مەسەن کە فوکوڵیتیا هەیە مەسەن چێشتێکی جوانی بۆ لێنێ زۆر زۆر لە بەدڵی ئەو چێش لێنە حەزی لە چ جۆرێکە حەزش پێ و تۆ دایکە حەزی لە چ جۆرەکە بەڵێ حەزی لە چ جۆرە خواردنێکە چۆنە چی ئەخوا چۆن چاخوا ئەنی بەدڵی ئەو جاری ئەو هەڵەستێش چێشتەکەی وەدانێ ئاوایە قەت زەمی نەکردووە ینی کێ دایکم زەمیکە زەمی مێردەکە و کارای خۆت هەرگیز ڕێگە بە خۆی نایە جارێگە من باسیشی بکەم بڵم ئاوایە تووڕابێلم خوشکەکەت زەواجی کرد چوویتە حەفلەکەی بە خوشە حەفلی نەکە یەکسەر گواستەوە و چوو بۆ ئەوروپا لە ئەوروپا بوو باشە بەشداری کرد لەوە هەنگی بۆ خۆم شخصی خۆم شتم بۆ ژێڕا شینیم بۆ ژێڕا لە ماڵان کارتم بۆ ژێڕا زۆر ئاسایی بوو ئەوەنە باش بەڵێ زۆر هەر زۆر ئاساییشە قەچێکە تۆ چۆنی لەگەڵ زاواکەتە من زاواکەم لێم دوورە بەڕاستی لێرە نییە بەس تەلەفۆنات زۆر باشی لەخوا بەزە قسەی لەگەڵ بەڵێ بە تەلەفۆن بە سکای بەتر کێشەمانی لەگەڵێکە زۆر باش لەخوا بەزە بەڵێ نەبووە کێشە ناوەڵای خۆڵ ناگرێ وەکو براگەورێک سێ زۆرە چیتە ماڵە خەزورانە ئێستا حال لێر لێ بەڵێ نیۆڕۆخوا بەڵێ چشتی جوانیان بۆ لێ نابوو لای دەستیان خۆش بێ ڕاستی خراپ نەبوو زۆر باش بەرەوەڵ خەزور و خەسوود بۆ بێ لەگەڵ تۆ ئازە سپاس بەڵێ ئێمە ئێواخوازین کە ماڵە خەزوران بەرامبەر بە زاواکانیان باش بن بەڵام بەردەوەی بەرنامەکەکەین هاوڕەیەکم تەلەفۆنی بۆ کردم وتی ئەگەر بەرنامە کرد لەسەر ئەمە ئامانەتی تۆ ئەم قسەیە حەز ناکەم دەرکەوم بۆی ماڵە خەزورانم ئەوەی تر تووڕەنە بلێم وتی کاچم بۆ ماڵی خەسووم جاری وا هەیە تەماتەیشیان سوور کردوتەوە پێش مەڵێن ئەرێمی وان نانە خۆیت ئەوە احترام لە منەگرن زۆر جار کە یەنە ماڵەکەمانەوە یاخود کە مناڵێکم بووە ئەوەندە هەستیان نەبووە بەرامبەر بە مناڵەکانم کە دیاریشی بچکۆلە بێنن بۆ مناڵە ساواکەم کە تازە لەدایک بووە ئەمەش هەستێکە کە منی بینار کردووە ئەگەر من چەند باش بم ئەگەر ئەوان باش بن بەرامبەر بە من ئەوە باشن بەرامبەر بە کچەکەیان دیارە باش نین بەرامبەر بە کچەکان بۆ ئێمە ئەڵین لە دوای ناوبڕەکە گەڕێنی وڵاتان دوور مەکەونە لەگەڵمانە